لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بۆی ترس لە داخستنی سنوورەکان دەنگۆی ئەوە کەوتووەتە ئاراوە کە نرخی کاڵا بنەڕەتیەکان لە وێنەی ئارد و شەکر و ڕۆن تووشی هەڵ ئاوساناتوە بەپێی بە دووەداچوونێکی پەیام کە لە ناو بازاڕ ئەنجامی داوە تا ئێستا هیچ ئەگەرێک نییە لە پشتگرانبوونی نرخی شمەک و کاڵاوە تەنها ئەوە نەبێت ئەو دەنگۆیانەی بڵاو دەکرێنەوە کاریگەری لەسەر نرخی ئەو شمەکانە کردووە کە خەڵک لە ئەگەری داخستنی سنوور مەترسی کەمبوونەوەیان دەکات. سیعری ئاردەرە و خۆیەتی ئاردەر وەکو خۆی لە تورکیا و ئێرانەوەیەت هیچ کێشەیەکی نییە سیعرەکانی جەرە بخۆتی جا هیوادارم ئەو خەڵکە بۆ خۆی قەیران دروست نەکات هیوادارم نەچن بازارەکان چۆڵکەن داینێن چونکە ئەم وەرزە وەرزی گەرمایە ئارد ئەو پەڕیدە تا 15 ڕۆژ ئەسپی و گرم لێ نایەت دڵنیاتانەکەمەوە کە هیچ شتێک تا ئەم دەقە لە ئاران نییە. بە گوێرەی زانستی ئابووری هەڵ ئاسان لە نرخی شمەک و کاڵاکان کاتێک دەبێت کاوڵاتیان خواستیان لەسەر شمەکێکە بێت یان بە پێچەوانەوە نرخەکەی کەم دەبێتەوە بۆیە ئەوەی ئێستا لاندێک شوێن نرخی شمەکی بەرز کردووەتەوە ئەو خواستەیە وڵاتیان هەیەە لەسەر گەنم و ئارد و ڕۆن و برنج بەهۆی ئەو دەنگۆوانەی بڵاو دەکرێنەوە. بە گوێرەی زانێرەکان ئەو دەنگۆوانەی بڵاو دەکرێنەوە تەنها بۆ قازانجی چەند سەرمایەدارێکە بۆ ئەوەی سوودی زیاتر وەربگرن لە نرخی کاڵاکانیان هەر بۆیە بە هەموو جۆرێک دەنگۆ بڵاو دەکەنەوە تاوەکو وڵاتیان کاڵا بنەڕەتەکان بکڕن بە پێچەوانەوە ئاستی هاوردە و ناردنی کاڵا لە سنوورەکانی یاریمی کوردستان وەک خۆیەتی و هیچ گۆڕانکارێکی بەسەر نهاتووە بۆیە ئەوەی ئێستا هەیە و نرخی بەشێک لە کاڵاکانی تووشی هەڵاوسان کردووە خودی هاوڵاتیانن قەیرانەکەیان دروست کردووە هەر ئەوانیش زیان دەکەن بۆیە بەڕای شارەزایانی ئابووری پێویستە هاوڵاتیان لە ڕێژەی پێویستی خۆراکی خۆیان خواردنە سەرەتایەکان نەکڕن یان هەڵنەگرن بۆ ئەوەی بازارەکان تووشی کێشەی کەمی خستنە ڕووی کاڵا نەبن و نرخەکان گران نەبن. لەلایەکی دیکەش ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە ئایا تورکیاوێران بۆچی سنوورەکانیان دابخەن لە کاتێکدا قەبارەی ئاڵوگۆڕی تورکیاوێران لەگەڵ هەرێمی کوردستان نزیکە لە 20 میلیارد دۆلاری ساڵانە ئایا ئەو دوو وڵاتە ئامادەن زیان بە بازرگان و داهاتی خۆیان بگەێنن لە کاتێکدا تا ئێستا ڕوو نییە ڕێفراندۆم دەکرێت یان نا ئەم ڕێفراندۆمە بۆ سەر بخۆیە یان نا.